بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا ١٧٦ ڕاهێنانی ئاراستەکراو ئەم بازنە ڕوونکردنەوەیە ڕێژەی خەمڵێنراو بۆ تێچوونی ڕیکلام لە ساڵی ٢٠٠٠دا نیشان دەدات. وێنە ڕوونکردنەوەیەکە بۆ شیکارکردنی ڕاهێنانەکانی لە 1 هەتا 3 بەکاربێنە. ڕاهێنانی 1 کام لە ڕیکلامەکان کەمتری تێدەچێت، واتە کام ڕێژە یان کام ڕەنگ لێرە لە هەموویان کەمترە، زۆر گچکەیە. بە چاو دیارە کە ئەو ناوچە کەسکە کە نووسرایە شەقامەکان لە هەموویان گچکەترە و کەمترە، واتە کەمتری تێدەچی. ئەوەی ڕاستی بی ئەمن نازانم شەقامەکان مانای چییە؟ ئایا ڕیکلامکردن لەسەر شەقام مەبەستیان و لەبەر چ پارەی تێدەچی نازانم. ڕاهێنانی ژمارە 2 ڕێژەی سەدی تێچوونی ڕادیۆ و گۆڤارەکان پێیەکەوە بە نزیکەیی چەندە؟ نووسیتیان ڕادیۆ و نووسیتیان گۆڤار. ئەمن دەچم دەگەڕێم لە گۆڤار دەبینمەوە ئەو زەردە گۆڤارە، بەڵام ڕادیۆ نییە، کەواتە ناچارم بە خۆم لێکدانەوە چی بکەم کە ئەو وشەیە ئێستگا واتە ڕادیۆ. بەڵام ئەوەی ڕاستی بی ئەو جۆرە پرسیارکردنە زۆر هەڵەیە، چونکە نابی لێرە وشەک هەبی هەمان وشەی لێرە نەبینمەوە، بەڵکو وشەشکە ببینمەوە. ئەوە هەڵەکردنە لە کاتی دانانی پرسیار. کەواتە ئەمن لێرە ئەو ناوچە سۆرە لەگەڵ ئەو ناوچە زەردە بەیەکەوە دەخەمڵێنم بزانم ئایا چەند لە سەدیە ئەو ناوچەیە هەمووی سۆرەکە و زەردەکە بەیەکەوە. لەو کتێبە هیچ ڕوونیان نەکردیتەوە خەمڵاندن کووە، لە سەدی دیتنەوە کووە، بەڵکو یەکسەر پرسیارەکەی دەکەن. لێرە ئەمن زیاتر پشت دەبەستم بە ئەو گۆشەیە چەندە لە چاو هەموو گۆشەکان، لە چاو هەموویان، هەموو گۆشەکان بەیەکەوە 360 پلەیە، هەموویان بەیەکەوە. ئەو سۆر و زەردە ئایا چەند پلەیە بە چاو یان بە پلە پێوەرد؟ ئەمن وابزانم هەمووی بەیەکەوە نزیکەی ڕەنگە 90 پلە بی. 90 پلە واتە لە سەدی چەند؟ 360 واتە لە سەدی سەد. ئەوە 90 چونکە 1/4 360 واتە دەتوانم بڵێم 25%. بەو جۆرەی ڕەنگە خەمڵاندنەکەم بتوانم تۆزێک نێزیک بی لە ڕاستی. ڕاهێنانی ژمارە 3 ڕێژەی سەدی تێچووی ڕیکلامەکان لە تەلەڤیزیۆن و گۆڤارەکان پێیەکەوە نزیکەی 5/300 ملیۆنە. ئەگەر نەزانی ئەو وشەی یان ئەو ژمارەی بخینیەوە، دابڕینەکانی لۆ دروست بکە، لە هەمووی باشترە دابڕینی یەکەکان و دابڕینی هەزاران و دابڕینی ملیۆنان، کاتە لە کاتی خینەوە 300 ملیۆن. پرسیارەکەم لێ دەکەن ئایا تێچووی تەلەڤیزیۆن و گۆڤارەکان چەندە پێکەوە؟ لێرە دیسان هەڵەکی دیکە هەیە، ئەوەی ئەمن سەرنجم دابیتێ گۆڤار و تەلەڤیزیۆن پێکەوە، تەلەڤیزیۆن ئەولایەیە،
گۆڤارەکەش زەردەکە بەیەکەوە هیچ کات ناکاتە 5%. کاتە هەست دەکەم دەبوایە بیان نووسی بە 50%. چونکە ڕەنگە 50% نزیکەی 50% دەبی، کەواتە دەبی 50% بی. ئەوجا ئەگەر 50%ی بینم ئەوها لێچی بدەم لەگەڵ 300 ملیۆن، ئەو کات دەتوانم بزانم تێچوونەکە چەندە. ئەو سفرەی لا دەبەم لەگەڵ ئەو سفرەی، ئەو سفرەش لا دەبەم لەگەڵ ئەو سفرەی، کەوا بوو چماوە لێرە 5 دەبی لێچی بدەم لەگەڵ ئەو ژمارەیە. سفرەکان دەنووسمەوە 1 2 1 2 3 4 5 وە 5 جاران 3ش دەکا 15. ئەو کات دەخینمەوە بزانم ژمارەکە کردی چەند، دابڕینەکان دەکەم لێرە ئەوە دابڕینی یەکەکان، ئێرەش دابڕینی هەزاران، ئێرەش دابڕینی ملیۆنە، کردیە 150 ملیۆن دینار. کاتە 150 ملیۆن لێرە دەنووسم دینار. ڕێیەکی ئاسانتریش هەبوو، ئەویش چونکە 50%ە یەکسەر ئەو ژمارەی دەینم دابەشی دووی دەکەم. 300 ملیۆن دابەشی دوو دەکا 150 ملیۆن. ڕاهێنانی 3. کامیان باشترە بۆ نواندنی پێدراوەکان لە هەر یەک لەمانەی خوارەوە؟ ئەو پرسیارانە نازانم، هیچ بە من پرسیاری باش نینە. کامیان باشترە دەگەڕێتەوە سەر ئەو کەسەی پرسیارەکەی شیکار دەکایان، دەگەڕێتەوە سەر چ ئاسانە لۆ کەسە کە ئەوەی ڕاستی بی. ئەستوونەکانی ڕوونکردنەوەی یان بازنەی ڕوونکردنەوەی هەردووچی دەبی. پرسیاری 4 درێژیەکانی درێژترین 5 ڕووبار لە جیهاندا، ئەمن دەنووسم بازنەی ڕوونکردنەوەی. پرسیاری 5 ڕێژەی سەدی بۆ ژمارەی دەنگدەران، ئەوانەی لە هەر بژاردن دەنجیان بۆ هەر یەک لە پاڵ ڕێوراوەکان داوە. پرسیارێکی زۆر بێمانایە بەڵام دەنووسم ئەستوونی ڕوونکردنەوەی. دێمە لای ڕاهێنانی ئازاد. ئەو بازنە ڕوونکردنەوەیە ئەنجامی ڕاپرسی لە باشترین یاریدا ڕوون دەکاتەوە. 100 گەنجی گرتەوە، واتە 100 کەس وەڵامی پرسیارەکانیان دایتەوە و ئەو وێنەیە دروست کرایە. وێنە ڕوونکردنەوەیە کە بەکاربینە بۆ شیکاری ڕاهێنانی 6 هەتا 8. پرسیاری ژمارە 6. ژمارەی کامیان زیاترە؟ ئەوانەی تۆپی سەبەتەیان لاپەسەندە یان ئەوانەی غاردانیان لاپەسەندە؟ تۆپی سەبەتە ئەو بەشە سۆرە، غاردانیش ئەو بەشە زەردە، بەشە سۆرەکە گەورەترە، کەواتە تۆپی سەبەتە وەڵامەکە تۆپی سەبەتە. پرسیاری ژمارە 7 ڕێژەی سەدی بە نزیکەی ئەوانە چەندە کە تۆپی پێیان لاپەسەندە؟ تۆپی پێ ڕێژەی سەدی ئەو بەشە پەمبەیە چەندە؟ ئەگەر تەمەشای گۆشەکەی بکەم، گۆشەکە لێرە گەورەترە لە 90 پلە، کەواتە دەنووسم ئەگەر 90 پلە بە 90 تەواو دەیکرد 25%. بەڵام چونکە گەورەترە ئەمن دایدەنێم یەکسانە بە نزیکەی 30%. ئەوە خەمڵاندنی منە.
پرسیاری ژمارە 8 لەم ڕاپرسیە تەنها 5% وەرزشی ڕاوکردنیان لا پەسەندە. ئایا ئەو 5%ە ژمارەیان چەندە؟ پرسیارێکی زۆر ئاسانە چونکە هەموویان 100 کەس بوون 5% واتە ژمارەیان 5. هیچ پێویست ناکە خۆم ماندی بکەم، ژمارەیان 5 کەسە. دەبوایە تۆزێک پرسیارەکە قوڕستر بە، بەڵام زۆر ئاسانە. ئەگەر بەهات بە لێرە بۆ وێنە 200 کەس بان، ئەو کات 5%یم دەهێنا لێکم دەدا لەگەڵ 200. بەڵام لێرە ئەگەر 5%ی بینم لێکی بدەم لەگەڵ 100 هەردەکا 5 چونکە 100 لەگەڵ 100 دەڕوە کەواتە ژمارەیان 5 کەسە. ئایا ئەستوونەکانی ڕوونکردنەوەیی یان بازنەی ڕوونکردنەوەیی باشترە بۆ نواندنی هەریەک لەم زانیاریانەی خوارەوە؟ هۆی وەڵامەکەت بڵێ. پرسیاری 9 ژمارەی ئەو گەرم و کانەی مرۆڤێک لە نانی بەیانی داوەری دەگرێت بە بەراورد لەگەڵ ژمارەی ئەو گەرمۆکانەی لە ڕۆژێک داوەری دەگرێت. بازنەی ڕوونکردنەوەی هۆکارەکەشی نازانم، هەر ئەوها ئەمن بازنەی ڕوونکردنەوەی هەڵدەبژێرم چونکە ئەوەی ڕاستیبی دەتوانم ئەستوونی ڕوونکردنەوەی هەڵبژێرم. کامەیان باشترە هیچ مانای نییە ئەو وشەیە. لێرە بازنەی ڕوونکردنەوەی. پرسیاری دا بڕی ئەو بارانەی لە کوردستان لە هەر مانگێک بە درێژایی ساڵ دەبارێ ئەستوونی ڕوونکردنەوەی. ئێستا دێمە لای لاپەڕا 177. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ئەو بازنە ڕوونکردنەوەیە ڕێژەی سەدی بۆ ڕووبەری کێشوەرەکان لە ڕووبەری وشکانی ڕوون دەکاتەوە. وێنە ڕوونکردنەوەیەکە بۆ شیکاری ڕاهێنانی 11 هەتا 13 بەکاربینە. پرسیاری 11 کێشوەرەکان لە گەورەترین ڕووبەر بۆ بچووکترین ڕووبەر ڕیز بکە. هیچ ئاسان نییە بە چاو چونکە هەندێکیان زۆر لە یەک نزیکن ئەوەی ڕاستیبی، بەڵام هەر کۆچی هەبی ڕیز دەکەین لە گەورە لۆ گچکە. گەورەترینیان لێرە ئاسیایە، پاش ئاسیا گەورەترینیان ئەفریقیا بە چاو، پاش ئەفریقیا باکووری ئەمریکای باکوور ئەو شینە کاڵا، دوای ئەمریکای باکوور ئەمریکای باشوور، پاش ئەمریکای باشوور بەستەڵەکی باشوور کەسکەکە، پاشان ئەوروپا زەردەکە، پاشان ئوسترالیا. ئەوە ڕیزکردنەکەیە ئاسیا، ئەفریقیا، ئەمریکای باکوور، ئەمریکای باشوور، بەستەڵەکی باشوور، ئەوروپا و ئوسترالیا. پرسیاری 12 ڕێژەی سەدی بە نزیکەیی بۆ ڕووبەری ئاسیا بە بەراورد لەگەڵ سەرجەمی ڕووبەرەکان چەندە؟ ئاسیا لێرە ئەگەر تەمەشاکەین لە 90 تۆزێک گەورەترە، کەواتە ئەگەر 90 بە 25% بوو چونکە تۆزە گەورەتر لە 90 دەتوانین داینین 30%. ئێستا پرسیاری 13 ڕێژەی سەدی بۆ ڕووبەری ئەمریکای باکوور و ئەمریکای باشوور پێکەوە بە بەراورد لەگەڵ ڕووبەری وشکای چەندە؟ واتە ئەو شینە کاڵا لەگەڵ ئەو پەمبەیەی بەیەکەوە هەست دەکەم 25%، چونکە گۆشەکە 90 کەواتە دەی خەمڵێنم بە 25%. پرسیاری 14 ئەگەر بۆت دەرکەوت کە دوو کەرت لەو بازنە ڕوونکردنەوەیەدا لە پێوانەدا لێک نزیکن، چ دەکەی بۆ ئەوەی بە وردی بەراورد
لە نێوانیان بکەی بێگومان باشترین شت ئەوەیە گۆشە پێوەکەی بینم وە گۆشەکان پێوانە بکەم بزانم کامە گۆشە گچکەیە یان کامە گەورەیە ئەو کات دەزانم کە کامە هەرێم یان ناوچە گەورەترە یان کامە بەش. پرسیاری 15 ڕووبەری وشکانی لە سەرگۆی زەوی 150 ملیۆن کیلۆمەتری دووجایە. بەنزیکەی ڕووبەری کێشوەری جەمسەری باشوور 10% ئەو ڕووبەرەیە. ڕووبەری کێشوەری جەمسەری باشوور بە نزیکەی چەندە؟ نازانم لەبەر چ نووسرایە بەرەنگاری پرسیارێکی زۆر ئاسانە. 10% لێک دەدەم لەگەڵ 150 ملیۆن. 1 2 3 1 2 3 ئەو پرسیارە زۆر ئاسانە لۆ خوێندکارانی پۆلی 7. ئەو سفرە لەگەڵ ئەو سفرەی دەڕوە، ئەو سفرەش لەگەڵ بە ئەو سفرەی بڕوە باشترە هەتا بزانم چەند سفرم مایە. 6 سفرم مایە کەواتە یەکسانە بە 15 ملیۆن. 1 2 3 1 2 3 کیلۆمەتری دووجا. 15 ملیۆن کیلۆمەتری دووجا ڕووبەری کێشوەری جەمسەری باشوور. دەمەوێت لێرە تەنیا و تێبینی بڵێم کە جەمسەری باشوور زۆر ساردە و کەسیش لەوێ ناژی، بەڵام ڕووبەرێکی زۆرە. ئەگەر یەکێک بیەوێ بچی هەندێک زەوی و زار لۆ خۆی دابین بکات. ڕەنگە پاش چەند ساڵی دیکە بتوانی لەوێ بژی. نەوەکانی داهاتوو پێداچوونەوە ئەژمێر بکە. پرسیاری 16 زۆر ئاسانە. ڕیزیەتی کردارەکان 5 کەم 9 یەکسانە بە 4 کاتە دەنووسم 4 توان 2. چونکە ڕیزیەتی کردارەکان هەمیشە دەبی ناوکەوانەکان ئەنجام بدەم. کۆ 3 کەم ناوکەوانەی کە ئەنجام دەدەم لێرە 4 جاران 2 یەکسانە بە 8 دەنووسم 8. هەنگاوی دووەم 4 توان 2 واتە 16. کۆ 3 کەم 8 پاشان 16 و 3 کۆکەوە دەکا 19. 19 هەشتی لێ بڕوە بزانە دەکا چەند؟ ئەنجامەکە دەردەچی. پرسیاری 17 82 دەینمە خوارێ وەکو خۆی، کەمەکەش جارێ دەینمە خوارێ وەکو خۆی. 34 دابەشی 2 دەکەم چونکە ڕیزیەتی کردارەکان دەبی یەکەم جار ناوکەوانە پاشان توان ئەو جەدوایە لێکدان وە دابەش لە ڕاستەوە لۆ چەپ پاشان کۆ وەکەم لە ڕاستەوە لۆ چەپ. 3 دابەش 2 1 14 دابەش 2 7 کۆ 15. ئێستا 82 کەم 17 کۆ 15. ئەگەر هاتوو زەحمەت بوو یان نەزانم پێشی چ بکەم لە ڕاستەوە لۆ چەپ یەکەم جار کەمەکە لێک دەرکردنەکە ئەوجە ئەنجامەکەی کۆ دەکەیەوە لەگەڵ 15 کەواتە 12 هەفتی لێ بڕوە 5 7 یەکی لێکەم بیتەوە 6 ئەوجە کۆی دەکەینەوە لەگەڵ 15. پاشان هەموو کەس دەزانی 65 و 15 یەکسانە بە چەند؟ دەتوانی لێرە بینووسی. پرسیاری 18 ئەژمێر بکە. زۆر ئاسانە. لێرە تەنیا 15 جاران 15 چونکە لە کاتی هەبوونی توانەکی جووت ئەو کەمە نامێنێ دەبیتە کۆ چونکە کەم جاران کەم یەکسانە بە کۆ و 15 جاران 15 یەکسانە بە 225 بە بژمێر ئەگەر نەزانی ئەگەر نا لێکدان
15 جاران 15. پرسیاری 19 6 جاران نێگەتیڤ 4 واتە کەمەکە هەر دەمینێ نێگەتیڤەکە هەر دەمینێ 6 جاران 4 24. ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ 4 دا. لە کاتی هەبوونی دوو ژمارە یەکیان کەمە یەکیان کۆیە هەمیشە لێدەرکردن هەیە و هێمای ژمارە گەورەکە دادەنرێت. ژمارە گەورەکە 24ە هێمایەکەی کەمە کەمی دادەنێم 24 چاردەی لێ بڕوا یەکسانە بە 10 نێگەتیڤ یان کەم 10. پرسیاری 20 15 کەم 8 جاران ناوکەوانەکەی چا دەکەم نێگەتیڤ 3 جاران نێگەتیڤ 3 یەکسانە بە 9 پۆزیتیڤ 9 کۆ 9. ئەوجە پاشان لێکدانەکەی چا دەکەم 15 وەکو خۆی دەنووسمەوە و 8 جاران 9 یەکسانە بە 72. ئەوجە دوایێ دوو ژمارەیە یەک کۆیە یەک کەمە کاتە لێدەرکردنە هێمای ژمارە گەورەکەی دادەنێم ئەو هێمایە دەگەڕێتەوە لۆ 72 چونکە 15 هێمایەکەی کۆیە لە پێشە خۆی. 12 پێنجی لێ بڕوا 7 6 یەکی لێ بڕوا 5 نێگەتیڤ یان کەم 57. پرسیاری 21 نرخی س نرخی دەبا نووسی بایان بەها نرخی س لەم هاوڕێژەیەدا کامەیە؟ ئەو پرسیارە زۆر ئاسان دەبی ئەگەر ڕێگەیەکی ئاسان بەکاربینین ئەویش ئەوەیە ئەو لایە 3 لە 7 هەمان هاوتایە لەگەڵ ئەو لایە هەمان بەهای هەیە وەکو ئەو لایە واتە لێرە تەمەشای سەرەی کەرتەکان دەکەم 3 بوویتە 18 واتە 3 جارانی 6 کرایە ئەوجە بوویتە 18 لە هەمان کات ئەمن ئەو هەفتەش جارانی 6 دەکەم بزانم دەکاتە چەند بە هەمان شێوە دەکات 42 واتە ئەو پیتە دەبی یەکسان بی بە 42 ئەوە ڕاستە. پرسیاری 22 شێوەی کەرتی ڕێژەی سەدی 25 لە سەد کامەیە؟ زۆر ئاسانە 25 لە سەد واتە 1 لە 4 چونکە 25 لە سەد بە هەمان شێوە ئەگەر بینم بزانم ئایا 1 لە 4 ڕاستە یان نا لێرە دەنووسم 1 واتە سەدەکە دەبی ئەویش دابەشی 25 کەم دەکات 4 لێرە هەردوو لای دابەشی 25 دەکەم کورتکردنەوەی لۆ دەکەم. ئەگەر جارەشکە پرسیارەکی دی بوو ئەدی 1 لە 25 دەکات چەند یەکسانە بە چ ژمارەک 1 لە 25 هاوتایە لەگەڵ 2 لە 50 هاوتایە لەگەڵ 4 لە 100 ئەدی 3 لە 4 هاوتایە لەگەڵ چ 3 لە 4 هاوتایە لەگەڵ بۆ وێنە 30 لە 40 هاوتایە لەگەڵ 75 لە 100 4 لە 3ش گەورەترە لە 1 هاوتایە لەگەڵ 1 تەواو 1 لە 3 هەمان شتە. پێویستە ئەمن ئەو شتانە بزانم کا 1 لە 2 هەمان شتە وەکو 50 لە 100 1 لە 4 هەمان شتە وەکو 25 لە 100 3 لە 4
هەمان شتە وەکو 75% 1/10 هەمان شتە وەکو 10%. لێرە ڕادەوەستم و دێمە کۆتای ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ هەر بشی.